بەڵێ لەسەر پرسی کۆڕبەندی داڤۆس دەمێنینەوە و قسە و گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ ئارام ڕەسوول مامەند چاودێری سیاسی کە میوانە لەگەڵمان بەخێر هاتیت کاگارم. با بەوە دەست پێ بکەین کە گرنگیدانی وڵاتان بە پێگەی هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە خوێندەوەتان بۆ ئەمە چی؟ بەڵێ لە سەرەتادا سپاستان دەکەم. ئەگەر پێش وەڵامدانەوەی ئەو پرسیارە هەر بە کورتی شرۆڤەیەکی ئەم کۆڕبەندی ئابووری داڤۆس بکەین و لەوێ ڕابینە سەر بابەتەکە ئەوە دەبینین کە کۆڕبەندی ئابووری داڤۆس هەر لە دوای دامەزرانیەوە لە ساڵی 1970ەوە بەردەوام کە ساڵانە ئەم کۆڕبەندە گرێدراوە بایەخێکی نێودەوڵەتی و فراوانبوونی پانتای کارەکانی لە چوارچێوەی کۆڕبەندێکی ئابووریەوە بۆ ئیڤنتێکی جیهانی بەدەستهێناوە کە وڵاتان زۆر بە بایەخەوە دەڕوانە ئەم کۆڕبەندە و بەشداری تێدا دەکەن. لە هەمان کاتدا کۆڕبەندی ئابووری داڤۆس لەوە تەنها لە بابەتی ئابووریدا نیە، ئێستا لە کێشە هەنووکەیەکانی جیهان لە دیدگا و بۆچوونی کەسایەتی دیارەکان و کاریگەری ناو وڵاتەکانی خۆیان کە لە کۆڕبەندێکدا کۆیان دەکەنەوە و باز لە داهاتوو و دروستکردنی سەکۆیەک بۆ لۆبیکردنی ئەم کەسایەتی وڵاتانە بۆ خۆیان لە ناو پەیوەندی نێودەوڵەتیەکان لەگەڵ وڵاتانی چ جیرانیان چ لەسەر ئاستی جیهانی. ئێمە ئەوەمان لەبیر نەچێت کە لە سەردەمی نوێی گلۆبەلایزیشندا، سەردەمی نوێی جیهانگیری، ئێستا بزنس و تیجارەت سنوورەکانی بەزاندووە. پێویستی دەوڵەتان بۆ ئەوەی کە خاوەن کارەکان و بەرهێنەران سەرمایەداران لۆبی بکەن و ڕایان بکێشن بۆ ئەوی کە سەرمایەداری لە وڵاتەکەیان بکەن یاخود ناساندنی پێگەی ئەو وڵاتانە لەسەر ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتی ئەم دەرفەتە دەرەخسێنێت لە کۆڕبەندی ئابووری داڤۆس کە کەسایەتی سیاسی و سەرکردەی وڵاتان بتوانن پەیوەندیەکانیان پەرە پێ بدەن، بتوانن زیاتر هەرێمەکەی خۆیان وڵاتەکەی خۆیان بە جیهان ئاشنا بکەن لەو استراتیژی و بەرنامەی کە هەیەە. لێرەدا بینە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت تا چەند بۆ کورد گرنگە. ئەمە دەبینین کە لە چەند ساڵانی ڕابردوودا کە هەرێمی کوردستان لە کۆڕبەندی ئابووری داڤۆس بەشداری کردووە، بەردەوام ئەم دەرفەتەی توانیوە بەکاربێنێ بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان بۆ گەیاندنی پەیامی هەرێمی کوردستان، سیاست و استراتیژیەتی هەرێمی کوردستان لە ئەوەی کە ئەوێ سیستمێکی دیموکراسی لە ناوچەکەدا و بەرەو پێشبردنی ئابووری هەرێمەکە، بەرەو پێشبردنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان چ لەگەڵ ناوەند چ لەگەڵ وڵاتانی دەوروبەر هەمیشە ویستوێتی ئەم پەیامە بە جیهان بگەێنێت کە هەرێمی کوردستان ئەم ئامادەیەی تێدایە لە ڕێگای بەستنی پەیوەندی چی ئابووری بێت بۆ بەهێزکردنی پەیوەندی سیاسی و کۆمەڵایەتی و دیبلۆماسیەکانیش. بۆیە بەشداری هەرێمی کوردستان لە کۆڕبەندی ئابووری داڤۆس دەرفەتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە هەرێم لۆبی بۆ بەرنامە و استراتیژیەتەکانی خۆی بکات لەگەڵ وڵاتانی تری جیهان. مەبەستم لەوەیە کە گرنگی هەرێمی کوردستان بۆ وڵاتان چییە لە کۆڕبەندێکی بەم شێوەیە کە وەکو ئەکتەرێکی نێودەوڵەتی بە شەرتە ئێمە وڵات دەوڵەت نین، بەڵام لە هەمان کاتە مامەڵەی دەوڵەتێکمان لەگەڵاکرێت. بۆچی ئێمە گرنگین بۆ وڵاتانی ڕۆژئاوا و بۆ کۆڕبەندێکی لەم شێوەیە؟ لە سەرەتادا دەتوانین ئەمە بڵین کە هەرێمی کوردستان ئێستا وەکو جەنابیشت باست کرد وەکو نۆن ستەیت ئەکتەرێک ئەتوانێت بەڕاستی وەکو ئەکتەرێکی دەولی لەو کۆڕبەندە و لە کۆمەڵێک بابەتی تریش بەشداری بکە. ئەمە یەکەم. دووەم، پێگەی هەرێمی کوردستان لە ڕابردوودا ئەمەی سەلماندووە کە هەرێمی کوردستان بۆ ئاسایشی ناوچەکە بایەخێکی تایبەتی هەیە و دەتوانێت ڕۆڵ ببینێ لە سەقامگیری و ئاسایشی هەرێمەکە بەگشتی. ئەمە یەکەم. لە ڕووی ئەمنیەوە لە ڕابردوودا هەرێمی کوردستان ئەمەی نیشان داوە کە ئەتوانێت ڕوبەڕووی تیرۆرستان ببێتەوە و جارێکی تر لە بابەتی ئەمن و ئاسایشی ناوچەکە و ئەمن و ئاسایشی جیهانیش هەرێمی کوردستان ئەتوانێت پێگەی خۆی هەبێت. لە ڕووی وزە و نەوتەوە لە ڕابردوو هەرێمی کوردستان ئەمەی نیشان داوە کە ئەتوانێت کاریگەری هەبێت لە بابەتی بەرهەمهێنانی نەوت و وزەی جیهانیەوە. ئەوەی ئەم جارە جیای دەکاتەوە لە جارەکانی پێشوش
هەموو ئەم کاریگەریانەی ڕابردوویە کە باسمان کرد لە بواری سیاسی، لە بواری ئەمن و ئاسایش، لە بواری گەشەدانی سیستمی دیموکراسی لە ناوچەکە و لە بواری ئابووریش، بەڵام دیدگای بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانیە کە دەرفەت لەم کۆربەندە وەربگرێت بۆ ئەوەی کە هەم پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی کەندا و وڵاتانی جیهان بەرەو پێشەوە ببات و هەم باز لە بابەتی هەناردەی بەرهەمە خۆماڵیەکانی هەرێمی کوردستان بکات بۆ بازاڕەکانی جیهان واتە بەڕاستی هەروەکو لە ڕابردوودا بینیمان بەرهەمی کشت و کاڵی هەرێم گەیشتە چەند بازاڕێکی وڵاتانی کەندا و وڵاتانی تر واتە ئەمە ڤژنێکە ڕۆیایەکە کە جارێکی تر ئێمە بە جیهان بڵین هەرێمی کوردستان ئەتوانێت نەک تەنها لە بواری ئەمن و ئاسایش و لە بواری وزە و نەوت و گازە دەور ببینێت بەڵکو ئەتوانێت لە بواری ئاسایشی خۆراکی جیهانیش ئەتوانێت وڵاتێکی بەپیت و بەرەکەتە بەرهەمی کشت و کاڵی هەبێت و لەو بوارەش ئەتوانێت لە بازاری ئاسایشی خۆراکی جیهانی بازار بۆ بەرهەمە کشت و کاڵیەکانی هەرێم باشکار ئارام بەڕێزت ئاماژەت بەوەدا کە هەرێمی کوردستان ساڵەهای ساڵە خەریکی ئەو خۆسەلماندنەیە بە وڵاتانی ناوچەکە وڵاتە ئەوروپیەکان بە ئەمریکا لە ڕووی هێزی پشتیوانیەوە کە چۆن وەکو هاوپەیمانێکی دروست و تەواو بە هێزی پێشمەرگەوە ڕوبەڕووی داعش بۆتەوە ئێستا کاتی ئەوە هاتووە کە هەرێمی کوردستان لە ڕووی وزەوە لە ڕووی کشت و کاڵەوە خۆی بسەلمێنێت ئەم جۆرە کۆربەندانە ئایا ئەو دەرفەتە ئەڕەخسێنێت ئێمە لەلایەکە خۆمان سەلماندۆ بە شێوەیەکی دیکە دەمانەوێت ئێستا بە شێوەیەکی دیکە خۆمان بسەلمێنین ئێستا کاتێتی بێگومان مەسەلە تەنها ئەوە نییە کە تۆ خۆت بە شێوەیەک سەلماندووە ئەتەوێت ئەمە بگۆڕی ئێمە لە یازال هەرێمی کوردستان لە بابەتی ئەمن و ئاسایش و لە بابەتی وزە پێگەیەکی دیاری هەیە و بەڕاستی ئەو وەکو جەنابیشت باست کردووە خۆی سەلماندووە کاتی ئەوە هاتووە پانتایەکەی فراوان بکرێت بۆ بواری کشت و کاڵیش کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەیامی بەڕێز سەرۆکی حکوومەت لە سەرەتاوە ئەوە بۆ کە ئێمە ئەبێ کار لەسەر بەهێزکردنی بەروبوومی کشت و کاڵی بکەین واتە ئێمە جارێکی تر ئەمانەوێ بە دۆستەکانمان بە وڵاتانی جیهان بە هەموو جیهان بڵین کە ئێمە ئەتوانین لەم بوارەشدا دەورەمان هەبێت و دەتوانین لەم بوارەشدا خۆمان بسەلمێنین واتە ئەمە زیادکردنی کەناڵێکە لە کەناڵەکانی پەیوەندی نێودەوڵەتیەکان لەگەڵ جیهان کە لە هەمان کاتیشدا کە تۆ لەم بوارەدا دەچیتە ناوەوە هەوڵیش لەگەڵ خاوەنکار و سەرمایەدار و بانکەکان دەدەیت کە بێن ئەم لایەنەی هەرێمی کوردستانیش تەماشا بکەن ئەگەر لە ڕابردوودا کۆمپانیاکانی وەبەرهێنەرانی گەورە کۆمپانیاکانی جیهانی تەنها بیریان لەوە کردبێتەوە با ئێمە لە هەرێمی کوردستان لە بواری نەوت و گازە ئیسیسمار بکەین وەبەرهێنان بکەین یاخود لە بواری گەشتیاریدا ئێستا ئەمە تا بواری کشت و کاڵیش هاتۆتە پێشێ واتە دەرفەتێکی ترە لە بەردەمی وەبەرهێنەران بەتایبەتیش کە لەم سەردەمەی ئێستادا ئاسایشی خۆراکی نێودەوڵەتی بایەخێکی زۆری پێدەدرێت و ئەمە یەکێکە لە بابەتەکانی کە بە گرنگیەوە باسی لێوە دەکرێت جارێکی تر هەرێمی کوردستان بە جیهان دەڵێت لە هەموو بابەتە هەستیاری و گرنگەکانی جیهاندا هەرێمی کوردستانیش بە قەدەر قەبارەکەی خۆی ئەتوانێت دەور ببینێ و من پێم وایە ئەم پەیامە پەیامێکی پۆزتیڤە بە بەرهێنەران بە کەسایەتی سیاسی و ئەکادیمیەکان ئەوەیە کە ئێوە ئەبێت تەماشای هەرێمی کوردستان بکەن وەکو هەرێمێکی کە لە گەشەکردندایە لە پێگەیشتندایە و ئەتوانێت لە کۆمەڵێک بواردا پەیوەندیەکانی بەهێز بکات نەک تەنها لە بواری نەوت و گازە یاخود لە بواری ئاسایشی هەرێمیەوە بۆیە هەروەکو چۆن دەوڵەتان هەوڵ دەدەن لە ڕێگای کۆربەندی ئابووری داڤۆسەوە پەیامی خۆیان بگەێنن خۆیان بناسێنن لۆبی بۆ وڵاتەکەیان بکەن ئەوەی جێگای دڵخۆشیە ئەوەیە کە هەرێمی کوردستانیش بە شاندێکی پڕبایەخەوە لەوەیە بەشداری دەکات و پەیامی ڤژنی دواڕۆژی هەرێمی کوردستان و گەشەکردنەکەی بە جیهان دەگەێنێت. سپاس دەکەین ئارام ڕەسوول مامەند چاودەری سیاسی میوان بووی لەگەڵمان. زۆر سپاس.